بۆتۆکس بەخۆیتیە مادەیەکی پرۆتینیە یاخود دەتوان بڵێم ژەهرێکی پرۆتینی بێزیانە لە بەکتریایەکەوە دروست دەکرێت بە ناوی کلۆستریدیەم بۆتولینە. ئەو شوێنانە چێنە لە دەموچاو بەکاردێن طبعاً بە زۆری لە بۆ خەتی نەوچەوان دێن یاخود خەتی مۆرە بەرزکردنەوەی برۆ دەوروبەری چاو. کەمتر لەوانە لە بۆ پێکەنینی پدووی دێ مەسەن کەسەکە کاتێک پێ دەکەنی پدووی بەدیار دەکەوی دەتوانین بەکاربین لە بۆ بەرزکردنەوەی لوت. دکتۆرە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو شێوازی پێکەنینەکە پدوو بە شێوەیەکی زۆر بەدیار دەکەویت نایهێڵیت نیان کەمی دەکاتەوە بڵێ ناهێڵی کەمی دەکاتەوە یعنی پێکەنینی کەسەکە جوانتر دەردەکەوی لە بۆ بەرزکردنەوەی سەری لوت بەکاردێ و گۆشەی لێو زۆرجار بەکاردێنین و لەگەڵ خەتی مل ئەوانەی کە خەت دروست دەبیتن ئەوە کەمتر. ئەمە زۆر جار بۆتۆکس لە بۆ چارەسەریش بەکاردێن وەکو نەخۆشی شەقیقا میگرین. زۆر جار دکتۆرەکانی مشک و دەمار نەخۆشمان لە بۆ دەنێرن کە کێزەکە بێزار بۆ لە دەرمان وەرگرتن یاخود چارەسەر نابینی لە دەرمان. دێتە لای مامە بۆ تۆکسی لە بۆ دەکەین یعنی لە بۆ ماوەی 6 مانگ ژانەسەر نایگرتەوە. باشە دکتۆرە باسی شەقیقەت کردەمەوە دەزانین کە نەخۆشیەکە زۆر بەربڵاوە و ئازارەش زۆریشی هەیە لە بۆ نەخۆشانی کە پێوی دەنالێنن. ئەو چارەسەرە کە بە لە ڕێی بۆ تۆکسۆ دەکرێتن چارەسەرێکی کاتیە یانیش بە شێوەیەکی بەردەوام لە سەر سوودی دەبیتن لە بۆ ئەو نەخۆشە. بەڵێ یعنی شتەکە کاتیە لە بۆ 6 مانگ دێتن نەخۆشەکەی ژانەسەر ناکردەوە لە مودەی ئەو 6 مانگە بەڵێ دەبی دووبارەی بکاتەوە حتمما. بەس باش ینی پێی باشتر لەوەی کە بەردەوام عیلاج بخوا یەک جار یەک سێشنە ئیشی 10 دقەیە لە بۆی دەکەین بەشێک لە ناوچەوان دەدەین بەشەکەی تر لە ناو پرچی و لە سەرشانەکانی دەدەین. نەخۆشێکی زۆر استفادەی لێ کردی زیانی نییە هیچ زیانەکی نییە هیچ زیانەکی نییە. طبعاً ئەگەر لەلایەن پزیشکی پسپۆرەوە بکرێ مادەکە کوالیتێکی باش بێ هیچ زیانەکی نییە.